کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر کارکردن بۆ جێگیرکردنی سیستەمی لامەرکەزی ئیداری و دارایی بۆ پارێزگاکە کاردانەوەی جیاوازی لە پارێزگای هەڵەبجە لێ دەکەوێتەوە وەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پشتی هەڵەبجە کە ئەو کات هەڵەبجە قەزا بووە دەڵێ سیستەمەکە لە بەرژەوەندی پارێزگای هەڵەبجەشدایە و کەی بیانەوێت لەگەڵ ئیدارەی هەڵەبجە گفتوگۆ دەکەن. ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەنجومەنێکی هەڵبژێراوی خەڵکین لەم زۆنە لەم سنوورە لە سنووری جوگرافیا بەڕاستی دوای درکمان کردبەوەی کە وەزعی بژێوی خەڵک خراپە بۆیە لەم قۆناغا باشترین چارەسەر بۆ بەڕێوەبردنی ئیدارە خۆجیەکان لامەرکەزیە. پارێزگای هەڵەبجە کە ئەنجومەنی هیچ گرفتێک نییە. ئێمە کە ئەڵێن لامەرکەزی لە کەوانەیە کەواتە دابەشکردنی دەسەڵاتەکان لە دەستگا باڵەکانی حکوومەتەوە بۆ دەستگاکانی خۆرهاتوو بۆ پارێزگا و لەوێشەوە بۆ قایممەقام و بۆ ناحیەکان و بۆ بەڕێوەبەرە گشتیەکان. لەلایەکی دیکەوە ئیدارەی پارێزگای هەڵەبجە ناوهێنانی هەڵەبجە لە پاڵ ئەو هەوڵانەی سلێمانیدا بۆ جێگیرکردنی سیستەمەکە ڕەت دەکەنەوە و دەڵێن هەڵەبجە پارێزگایەکی سربەخۆیە و چەندین جاریش حکوومەتی هەرێم ئاگداری ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەو ڕۆوە کردووەتەوە. پارێزگایەکی کە ناتوانێت بڕیار بۆ پارێزگای هەڵەبجە دەرکا. پارێزگای هەڵەبجە خۆی بڕیارەکانی سربەخۆیە و چەند جارێکیش ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان هەر لایەنێک ئەگەر تەدەخولی لە ئیشوکارەکانی پارێزگای هەڵەبجە کردبێ بە نووسرا و ئاگاداریان کردوونەتەوە. لەبەرەوە بەڵێ ئێمە لەگەڵ پرسی لامەرکەزیین بەڵام لەگەڵ ئەوەی کە لەگەڵ لامەرکەزیین بەڵام لەگەڵ ئەوین کە هەڵەبجە ئێستا دامەزراوەکانی نییە کە ئێستا هەڵەبجە ئەنجومەنی نییە. هەڵەبجە زۆرێک لە بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیانەی نییە. حکوومەتی هەرێم پێشەوەی کە بڕیار لە سیستەمەکانیش بکاتەوە پێویستە کە دامەزراوەکانی بۆ دابنرێ. خەڵکی پارێزگای هەڵەبجە سیستەمی لامەرکەزیان بە مانای شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ خوارەوە و ڕوونی و شەفافەتی دارایی و نەمانی ڕۆتینیات بە ئاڕاستەی بوژانەوەی شارەکە قبوڵە نەک جیاکردنەوە و دابڕاندنی پارێزگاکان لە هەرێم. لە مرکزیەتدا توانە و تاقی نوێ دەرەکەوێت و بەرپرسیارەتی ناوچەکان ئەدرێتەوە بە خەڵک و بە ئیدارەکان و بە دەسەڵات شۆڕەبێتەوە بۆ یەکە ئیداریەکان ئەمەش دەتوانن باشتر ممارەسەی پۆستە ئیداریەکانیان بکەن و هەروەها دەست بۆ سەرچاوانە بن کە باشترین سەرچاوە هەڵبژێرن بۆی خزمەتی هاوڵاتیان بکەن. پرسی لامەرکەزیەت ئەگەرچی پرسێکی یاسایی و دەستوریە لەناو دەقە یاسایی و دەستوریەکاندا ئاماژەی پێکراوە بەڵام لە هەرێمی کوردستاندا دوو ئاڕاستەی جیاوازی لێکەوتووەتەوە. لە هەڵەبجەش ئاڕاستەکە جیاوازترە بۆ پێی تاوەکو ئێستا ئەنجومەنی پارێزگای نییە کۆ ببێتەوە و بڕیارێکی جدی لەسەر سیستەمەکە بدات بۆ پارێزگاکە. فەرحان ئەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.